خۆشەویستانی کورساتگی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. وێڕای قەیرانی دارایی و قەیرانی سیاسی کۆمەڵی قەیرانی تر لە هەرێمی کوردستان لە ئێستادا هەیە کە ئەویش قەیرانی ئازادی ڕادەربڕین و قەیرانی بێمتمانەیی و قەیرانی تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتیە. تا چەند پرسە سیاسەکان کاریگەریان هەیە لەسەر پرسی بەرتەسکبوونەوەی ئازادی ڕادەربڕین. ئایندەی ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان بەرەوکوێ لەناو ئەو هەموو فەوزا و جەنجاڵیەی کە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەیە. پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەوکوێ لەو بێمتمانەیی و لەو ڕێکنەکەوتنی نێوان هێز و لایەنە سیاسیەکان. هەموو ئەوانەی لەسەر ئەو پرسانەی باسمان کرد ئەم شەو لە پانۆڕامادا تاوتوێی دەکەین لەگەڵ زۆر بەڕێز عەدنان عوسمان بنووتومە نووسەر و ڕۆژنامە نووس. تەنابەت تعریفێک دانەیت شایستەی هەموو شتێکی. سوپاس بۆ ئامادەبوونت. من سەرەتا ئەمەوێ چەند مانگ بەر لە ئێستا بوو ئێمە بەرنامەیەکمان کرد بە ڕێز تۆکو تەبێژی بزوتنەوەی گۆڕام و ڕەنگە وەختە ینی لە چوارچێوەی حەزبێک یان بزوتنەوەیەک قسەت کرد ئێستا بە ئازادانە لەسەر پرسەکان قسە بکەیت. دۆخی هەرێمی کوردستان چۆن تعریفەکەیت؟ وڵی جا ئەو کێشانەی کە باست کرد لە هەموو کۆمەلگایەکە هەیە، ینی ئەوە نییە بڵێن وڵا تایبەت ئەو کێشانە تایبەتن بە کۆمەلگای کوردەواریەوە، یان تەنها ئەم هەرێمەی ئێمە ئەو کێشانەی هەیە، باقی بوونەوەنە لە ئێرانە نییە، لە تورکیانە، لە عێراقانیە، لە وڵاتەکانی درێن نیە، لە وڵاتەکان لە وڵاتی دیموکراسیەکانە نییە، هەمووی هەیە ئەو کێشانە هەیە. بەڵام لەوانەیە جیاوازیەکی هەرێم لەگەڵ هەندێک وڵاتی تردا ئەوە بێکە لەوێ بیر لە چارەسەری کرێتەوە، بیر لە چارەسەرێکی جدیەکرێتەوە، ینی کێشەکان زۆر کەڵەکە ناکەن بەسەریەکە. و کێشەکانیش هەر ئەوە نییە کە بێتە ژمارە بێتە شتێکی لە نەوعیەوە بێتە شتێکی کەمی و بڵێن ئەوەندە کێشەی کۆمەڵایەتیمانێ، ئەوەندە کێشەی پەروەردەیمانێ، ئەوەندە کێشەی سیاسی و ئەوانەمانێ، ئەوەندە ئاڵۆزی ئەوانەمانێ، ئەوەندە ڕۆژنامە نووس ئەگیرێت. تۆ ئەم کێشانە هەیە هەموو کۆمەلگایەکی زیندوو کۆمەڵی کێشەی هەیە، بەڵام چێ مؤسساتێک و دام و دەستگایەکەت هەیە کە کار لەسەر ئەم مۆزوعانەکە. ئەمە ئەسڵی کێشەکە لە کوردستاندا ئەوەیەوە. ئەمە من پێم وایە هەر قسێکش لەو بارەوە بکەن قسەیەکی تازە نیە، ئەوەی کە بڵێن کێشەیەکی گەورە لە ئێسای کۆمەلگای کوردیە نەبوونی یەک دام و دەستگایە، نەبوونی ینی با بڵێن یەک مەرجعەتی بنون یەک مەرجعەتی قانونی، یەک مەرجعەتی تەشریعی، یەک مەرجعەتی ئیداری تەنفیزی و ئەمانە کە ینی با بڵێن لەم سەری کوردستان بۆ ئەو سەری کوردستانە تۆ ینی با بڵێن خۆت کێشەکانی ئاراسە بکەیت. یەکێکی تر لە کێشەکان کاکزانە و ئەسڵەن پێم وایە ئەوە کێشە ئەسڵەکەیە. ناتوانانی بە هیچ شێوە ناتوانانی باسی کۆمەلگایەکی دیموکرات و ئەوانە بکەی بە بێبوونی ئۆپۆزیسیۆنێک کە بە هێز و بە قووت بێت. ئۆپۆزیسیۆن نابێت کورتیکەیتەوە لە چەند کورسیەک و لەوانەیەک، یعنی هێزێکی بچووک خۆی ئیعلانەکە بە ئۆپۆزیسیۆن بوونەوانە تۆ دەبێت مامەڵەی ئۆپۆزیسیۆن بوونی لەگەڵاکەی. بەڵام ئۆپۆزیسیۆن بە مانای ئەوەی کە هێزێکی گرنگ و کاریگەر بێت کە بۆ جۆرێک لە حکوومەتی سێبەری هەبێت، جۆرێ لە ڕقابەیەکی بەقووتی هەبێت و هەندێک جار قدرەت و توانای تعتیلکردنیشی هەبێت، تعتیلکردنی هەندێک بڕیار و هەندێک کار و ئەوانە و توانای فشارکردنیشی هەبێت بەسەر دام و دەستگاکانن. لە کوردستانە یەکێکی لە ئیشکالەتە زۆر گەورەکان کە پێشم وایە بەداخەوە زۆر بە کەمی باسی دەکرێت ئەوەیە کە یەکێتی و پارتی بە دەرەجە یەک لە 92 هەمووشمان ئاگادارین بە پێچەوانی ئەو نەسیحەتە گرنگە و کاریگەری کە کاگنۆشوان کاتی خۆی بەڕەحمەت بێکردنی وتی با ئەگلانیکەم با هێزێکمان لە دەسڵات هەبێ هێزێکمان ئۆپۆزیسیۆن بێت ئەگەر ناگەین بە نەتیجە قەیچێکە بعد ئێستا دەسڵات لای پارتی بێت و ئێمە وەکو یەکێتی ببینەوە ئۆپۆزیسیۆن نەبوون. لە 92 ئەم دوو هێزە یا پێکەوە یا بەجیا هەرێکان حاکمن ئێستاش ئەوە چەند ساڵێک لە تقریبا لە ئەمە بە واقعی هەرێمی کوردستانە گونجێت زۆر بڵێ ئەمە یەکێ لە کێشەکانی واقعی ئێستای کوردستانە لەوەی کە ئەم دوو هێزە هەردوویان لە دەسڵاتن یەکی هێزێکیان قەت جورئەتی ئەوەی بەخۆی نەداوە کە ببێ بە ئۆپۆزیسیۆن ئەوەی کە لە دەسڵاتە قوتوبەندی بکات استقطاب بکات، ینی با بڵێن وەکەوەی بڵێن مەجموعەیەک لە فەلەکی ئەوە بخورێتەوە بۆ نمونە فەرزە ئەگەر پارتی لە دەسڵاتە بێت مجموعەیە حزب هەیە کە وەکو ئەڵێن ئەدەواتی احتیاتیان لەگەڵ پارتیا گونجێت، نفسی مەدرسە، نفسی مەفاهیم و نفسی تێگەیشتنیان هەیە بۆ وڵاتدارێتیە، بۆ مەسەلی قەومیە نیشتیمانیە پەیوەندیەکان ئەمە لەگەڵ پارتیا بڕۆن بوونکەن و بۆ نمونە یەکێتیش بێتەوە ئۆپۆزیسیۆن مجموعەیە خەڵکی تر هێزی تر لایەنی تر لەگەڵ یەکێتیشە ئەوانیش ئۆپۆزیسیۆن بن، ئۆپۆزیسیۆنێکی بەهێز ئەوانەی کە نزیکن لە ئەفکارەکانی لەوانە
یا بۆ نمونە ئێمە تەجروبەیەکی زۆر گرنگمان هەبوو تەجروبەی گۆڕان بە حکمی هەم کاریگەری کاگنووشیوان بە ڕەحمەت بێ هەم قودرەتی هەم فراکسیۆنە بەهێز و بە قووەتەکەی هەم ئەوکوی تۆژمێکی گرنگ و گەورە بوو بۆ خۆشمانە زین دەنگێکی زۆری هێنا زۆر لەو دەنگی کە بڵاو کراوە لە 2009 بۆ 2013 کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی زۆر فعال بوو ئەو وەختە توانی بڵێن بنەماکانی دموکراسی و دموکراسی ناتوانم بنەماکان بە تەواوەتی بەڵام بەڕاستیەکەی جۆرێک لە زیندوی بە کۆمەلگای جۆرێک لە ڕقاوەیەکی بەهێز هەمووشمان نەزانین کە پەرلەمانی کوردستان لەو قۆناغ و دەورەیە پەرلەمانێکی چالاک بوو سەرباری هەموو ئەوانە گفتوگۆی بووجە لەو فترانە لەو قۆناغانە کە گۆڕان ئۆپۆزیسیۆن بوو چ گفتوگویەکی زیندوو فعال و ئەوانە بوو لە ئێستادا بۆتە مبادەری فەردی پەرلەمانتارێکت هەیە چالاکە پەرلەمانتارێکی چالاک نییە بەڵام وەکو کوتلە مەسلەیەکی ترە وەکو کوتلە تۆ ئۆپۆزیسیۆنی شتێکی ترە ئەمە غیابی ئۆپۆزیسیۆنێکی فعال بەهێز بە قووەت کاریگەر کە هێزێکی گەورە بێ لە کوردستاندا غیابی ئەم ئۆپۆزیسیۆنم پێم وایە کێشەکان لە کوردستانە بەردەوامە بێتەوە ئەم کێشانە بەردەوامە بێت لە بەرۆی یەکەتی شەریکە تۆ بڕووی بۆ لای کێ ئێستا بۆ نمونە تۆ سێ حزبی گرنگت هەیە یەکەتیت هەیە پارتیت هەیە گۆڕان هەیە هەرسێکیان شەریکن ڕاستە لەوانەیە گۆڕان لە هێزەکانی تر زیاتر داکۆکی لە ئازادی و لەوانە بکات و بێتە پێشەوە بەڵام دوجار پێوتێتۆ لە مەنزومەی دەسڵاتای هێزێکی تر نییە خەڵپەنای بۆ بەجاران گۆڕاند هەبوو خەڵپەنای بۆ بەرگردەکەت هەبوو و شانسەوە و خەڵپەنای بۆ بەر ڕۆژنامە نووسە ئازادی خوازە ئەوانەیە ئێستا ئەوە نەماوە ئەوە گردەکە مۆزوعی گردەکە ناڵێ مۆزوعی ئەوڵێ ئەگەر هێزێکی تر هەبووە ئەگەر یەکەتی لە دەسڵاتە بێ با پارتی ئۆپۆزیسیۆن بووە پارتی و لایەنەکانی نزیک لە پارتی کە مجموعەیە ئەحزاب هەیە نزیکن لە پارتی و مجموعەیە حزب هەیە نزیکن لە یەکێتیەوە ئەوانە و یا ئەگەر یەکێتی و پارتیش لە دەسڵاتن کۆی حزبەکانی تر وەکۆی تەجروبەی ئێمە لە 2009 گۆڕان و یەکگرتو کۆمەڵ پێکەوە ئێمە ئۆپۆزیسیۆن بووین ئەو هێزێکی گرنگ و گەورە بووە نزیک بە 35 ئەوە لە کورسیمان هەبوو لە پێکەوە لە پەرلەمانە و کاریگەریەکی گرنگشمان هەبوو لەسەر ڕووداوەکان زۆر باش کاتنن ئەمە بە بینەرەکانم بڵێم ئەوانی دەتوانن لەگەڵ من پێشکەشکار بن بۆی بتوانن پرسیارەکانیان لە ڕێگەی پیجی کورسات نیوزەوە ڕاستەوخۆ ئێستا پرسیارەکانیان ئاراستەی کاگادنام بکەن هەر سەرنج و بیر و بۆچوونیشیان هەیە بەڵام خوا موچەی سێلیواکان لای کاگادنان نییە چێ نووسێتی و کوا موچەی سێلیواکان ئەمە لای کاگادنان نییە باشە کاگادنان کەواتە ئەمە بنەمایەکیان یعنی یەکێکی تر لە کێشەکان ئەو یەکێکیان ئەوە بوو کە بەڕێزت تعریفت کرد کە ئۆپۆزیسیۆنێکی چالاک و بەهێز و مبەرمەز نییە کێشەکانی تر لە چێوە سەر هەڵدەن من ئەوەی کە باسم کرد نەبوونی ئۆپۆزیسیۆنەکە بەڕاستی و مۆزوعێکی لاوەکی نییە من بەنسبەت خۆمە بەسەرێکی ێزانم بۆ تاکو لە کوردستاندا هێزێکی ئۆپۆزیسیۆن نەبێت و هێزێک جورئەت نەکە بڵێ من ئۆپۆزیسیۆنم و من ناسمە ناو دەسڵاتەوە وەزیرم ناوێت محافظم ناوێت قایمقام ناوێت من ئۆپۆزیسیۆنە بم بۆ قۆناغێک بەرجێ تا سەر بۆ مەرحەلەیەک پێم وایە واقعی کوردستان دۆخی کوردستانیان واقعی کوردستان ئەمە قبوڵەکە مەسەلەن شەڕ و ناکۆشی لێ ناکەوێت مەسەلەن هەردوو هێزەکە دەسەڵاتن کادریەکێتی مەسەلە لە زۆنی هەولێر و دهۆکە ژیرە زۆر جار مەسەلەن ڕەنگە کادری پارتی لێرە بگیرێ مەسەلەن ئەمە ڕوونادا وەختە ئەو کاتێگەر ئۆپۆزیسیۆن من زۆر بە زەحمەتر ڕۆدا لەوەی کە ئێستا دەسڵات نەزانی ئەو بۆ تۆسەری بەغداکە بەغدا حجمی ئەو گەندەڵیە فەزیعی کە لە بەغدا هەیە حجمی ئەو فەسادە خراپە حجمی ئەو بێ خزمەت گوزاریە کە لە بەغدا من پێش ماوەیە لە بەغدا بووم خۆم وەزعی بەغدان بینی ینی بەغدای 90 ساڵی نزیک بە 90ەکان کە من جێمێشتووە لەگەڵ بەغدای ئێستا لە دوای ئەم هەموو ساڵە لە دوای ئەم هەم سەدان ملیار دۆلاری بودجەوەمانە زۆر فەرقێکی گەورەی نەکردو لە دوای ساڵانێک لە ڕوخانی ڕژێم و ئەوانە فەرقێکی زۆر گەوری نەکردو لە خزمەت گوزاری و لە بنیاتان و لە پاکی و لەوەنی شەقامەکە ئەم بەغدایە بۆچی ئێستا وایە لەبەرەوەی هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆنی گەورە لە ئەوە نییە وای نەبوونی ئۆپۆزیسیۆنەکە وای کردووە کە پەرلەمانەکەیشی پەرلەمانی محاسەسە و تەمریرکردنی ئەوە بێت و نەتوانن محاسبەیەکی کاملی خەڵکی گەندەڵ و ئەوانە بکەن محاسەسە پەرلەمانی عێراقی کوشتۆ و ئەنجومەنی وەزیران و ئەوانەیشی کردووە محاسەسە یعنی نەبوونی ئۆپۆزیسیۆن ئەوە واقعەکەیە بۆیە ئەو مەسلەیە من پێم وایە دەبێت بە هەندی وەرگری و پێشم وایە زۆر گرنگە هێزێک یعنی ئەسڵەن بۆ خۆی ئۆپۆزیسیۆن بوون دیوەکەی تری دەسڵاتە یعنی ئەوە نییە کە تۆ لە ئۆپۆزیسیۆن بێت لە دەسڵاتە نیت و تەهمی شەکری لە کۆمەلگا و ڕۆڵت نابێ حوزرت نابێت باش ئێمە ئۆپۆزیسیۆن گورگ نەی خواردین ئۆپۆزیسیۆنێکی گرنگ و گەورە بوون ئەسڵەن لەوانەیە ڕەونەقی گۆڕان لەو فترەیە بوو بێت کە ئۆپۆزیسیۆن بووە بۆچی پێمان وابێ کۆمەلگای کوردی تەقبولی شەڕی ناوخۆکە و یەکتر سڕینەوە کا و چی و چیەکە تەقبولی ئەوە ناکە کە لایەنێک ئۆپۆزیسیۆن بێت و ئازایانە ڕەخنەی ئەوە بوو کەعادنا مەسەلەن ئێستا یەکێتی بۆ نمونەکە لەسەر پرسێک پێداگیری ئەکاو لەگەڵ پارتیا گرژیان لێ دروستە بەیان پارتی بە ماشێوە ڕێک
خەڵک وێنەی شەڕی ناوخۆی دێتەوە بەرچاو ئەخدەوەتەوە لا ئینن کاکزن ئەوە لە دەسڵاتن پێکەوەن ئەنجومەنی وەزیرانیان پێکهێناوە لە پەرلەمانە برابەشیان کردووە لە داینەکانی ترا لە پرسە ئەقسادی ئەومانە بە هەمووان شە برابەشیان کردووە ساڵانێکی درو درێژە پێکەوەن تەحالفی استراتیژیان هەیە نازانم چیان هەیە هەمانێن هەیە کەچی هێشتا کە ناکۆکێک لە بینیانە بێت ئەیگەنە ئەو ئاستەکەواتە ئەو دەسڵاتە هاوبەشەی کە کردویانە فشۆڵە دەسڵاتێکی لەرزۆکە دەسڵاتێکی زۆر بێ ناوەڕۆک و ئەوانەیە توانین بڵێ نەزۆکە و نەیتوانیەوە شتێکی حکوومەتێکی فعلی ڕاستەقینەی یەکگرتوو بەرهەم بێنێ بەڵام ئەگەر ئۆپۆسیۆن بۆیە لەوانەیە باشتر ئەفڵەن لەوانەیە لە قۆناغی باشتر بتوانین پێکەوە تەحالف بکەن بەڵام تاقیکردنەوەی ئۆپۆسیۆن بۆ کۆمەلگای کوردستان زۆر گرنگەوە پێشم وایە ئەوە یەکێک لە حەلەکانە بەڵام بەدڵنیایەوە کێشەی گەورە هەیە ینی بەشێک لە کێشەکانەوەیە کە تۆ ئێستا لە نخبە سیاسەکانی ئێمەوە لە هەموو کەسایەتی سیاسەکانی ئێمەوە بیگرە هەمووی ڕەخنەگرە بۆ کێشەیەکی گەورەیە کە کەسێک نییە خۆی بە بەرپرسیارە زانێت یانی تۆ بۆ نمونە ڕۆژنامەنووسێک لێ ئەدرێت ئەگیرێت یان پەرلەمانتارێک لێ ئەدرێت و ئەوانەوە کۆی ئەم چەند ڕۆژێکا غالب یا هەر خڕوقاتی باشە کاکزانە ئەمە سەرۆکی هەرێم تەندیدی پێوە کات و مەحکومیە کات سەرۆکی وەزیران بە هەمان شێوە پەرلەمان بە هەمان شێوە سوڵتەی قەزایی بە هەمان شێوە محافظ و دار و بەرد هەموو تاوانبار کێ لەم حاڵەتە ئەمە ونکردنی تاوانەکەیە یعنی تۆ هەمووی خۆی دێت داکۆکی لە مەسلەیە کە ئەبێ تەرەفێکیان بەرپرسیار بن تێیدا یعنی ئەبێ لایەنێک بەرپرسیار بێت تایدا کە ئەم کارە کراوە ئەمە لە کوردستان داوای کردووە نەک هەتەنها بۆ مۆزۆ بۆ گەندەڵیش تۆ سەرکە ئێستا و گەندەڵێکی منەظەمە کە لە عێراق لە کوردستان ئاکرێت معلومە منەظەمە زۆر ڕێکخراوە و ئەچێتە گیرفانی کێشەوە هەمومان نەزانین خۆشیان نەیزانن و ئەش و تووشیانە بەڵام هەمووشیان ئیدانیەکەن ئیدانیەوەکەن کە لە سنوورەکانە گەندەڵی بکرێت ئیدانیەوەکەن کە نەو دزیتیا بکرێت ئیدانیەوەکەن کە شەفافێت نەبێت ئەی کێ کردوێتی کێ لە تۆ بڵێ لە خەڵکێکی تر تۆ بڵێ من و تۆ بین هاوڵاتێکی بێدەسڵاتی بێگوناه بێت کە ئەمەی کردوێت ئێوە نەکەیکەن بەڵام ئەو کە تێ دەمی لە تۆ گەرمترە لە هاوڵاتیەکی تر لە ڕۆژنامەنووسێ دەمی گەرمترە و لە وەکو تۆ ڕەخنە ئەگرێت و کەچی تۆ بنەوە سەردانی وەزیرەکەی لە تۆ پێشەوەی تۆ دەم بکەیتەوە لە زیاتر بڵێ هەموو عیبەکان عارەکان لە تۆ دەمی گەرمترە چەند کۆمنتێکت بۆ ئەخوێنمەوە کاک ئالان فەریقەڵێ یەکێتی و گۆڕان وەکو ئەوی کە باست کرد مەسەلەن کە نەهجیان لە یەکتر نزیکەوەوانە یەکێتی و گۆڕان ئەتوانن ببن بە حزبێکی مۆدێرن و کار بکەن نەک لە پشتەوە ڕێکەوتنێکی سارد و سڕیان نەبێ بەڵکو بێکەوە بتوانن خۆیان ئەعلانکەن ئەمە وەکو چاودێرێک نەوەکو لێت بپرسم کاک شاسوار حسێن ئەڵێ سڵاوم بۆ کاک عەدنان هەیە بەڵام کاک عەدنان یەکێتی و پارتی وەک یەک سەیرەکات ئەڵێ بۆ لە حکوومەتی هەرێم چەند گرنگە لە حکوومەتی عێراق ببێ سەنگەر قادر ئەڵێ ببێ بە ئۆپۆزیسیۆن پرسیارێکی تریشێ ئەویان خۆت بەڕێزت ئازادیت ئێمە پێشتر ڕێکەوتین ئەڵێ ئەتوانین بڵێن لە دوای کاک نوێشوران گۆڕانەمەوە مە ئازادی جوابی دەیتەوە یان پاس بێت فەرموو ئینشاڵڵا دوای کاک نۆشیروانیش بیر و ڕۆحی گۆڕانخوازی و ڕەخنەگرتن و هەوڵدان بۆ چاکسازی هەر ئەمێنێت و بە زندوی ئەمێنێتەوە لە هەر شوێنێک و لە هەر جێگایەک و لە هەر کەسێکەوە بێت بەڵام ئەوەی کە پەیوەستە با بڵێن بە ئەسلی مۆزوعەکەەوە ئەو پرسیاری ئەو برابڕێزەمان ئەزانی تۆ سیرکە بەجیا لەوەی کە ئێستا من چی ئەڵێم و ینی گۆڕان چی ئەڵێ یەکێتی چی ئەڵێ حزبی تر و کەسی تر و چی و چی ئەوانە چی ئەڵێن ئێمە دوو کەسایەتی گرنگ و گەورەمان هەیە کە هەردووکیان بە ڕەحمەت بن مامجلال و کاک نۆشیروانە ئەمانە لە دوا پرۆژەی ژیانی خۆیان ڕێکەوتنێکی زۆر گرنگ و گەورە بوو کە ڕێکەوتنی دەباشان بوو دەباشان بووە ئێمە ئەوانەی کە نزیکی کاک نۆشیروان بوون ئاگادار بوون لەوەی کە کاک نۆشیروان چۆن چەند دڵخۆش بوو بە دوادیداری لەگەڵ مامجلالە لەوە تقریبا پێی وتی لەسەر زۆر مەسائل بەتایبەت گەڕانەوەی هاوسەنگی لە دەسڵات لە کوردستاندا ڕێکەوتوین و زۆر دڵخۆشیش بوو بۆ و نەتایجانە بەداخەوە مامجلال کە ڕۆیشتەوە بۆ بەغدا جارێکی تر نەگەڕایەوە بە سلامەتی بۆ یا بە تەندروستێکی باشەوە بۆ سلێمانی بۆەوەی ئەو ڕێکەوتانە جێبێت دواتر ڕێکەوتنێک لە غیابی مامجلالیشان نەخۆشی مامجلال ڕێکەوتنێکی گرنگ لە بینی یەکێتی و گۆڕانە ئەکرێت کە بە 25 خاڵەکەیە و هەموو کەسێکیشکە ئەو 25 خاڵە بخەنێتەوە سەیرەکە هیچ دەسڵاتێکی نێشتە دەسڵاتی دادوەری دەسڵاتی باسی دەستوری تایە بە دەسڵاتی تەشریعی تایە دەسڵاتی تەنفیزی تایە دەسڵات هێزی پێشمەرگەی تایە چی تایە ئابووری تایە پەیوەندەکان لەگەڵ بەغدا هەموو ئەو مەسائلانەی گرتوتەوە کە تقریبا جۆرێک لە فیدراسیۆنی دوو حزبە ئەمە لە ڕاستیدا بنیشمان قیادەیەکی هاوبەش دروستکرا هەنا لوژنەی باڵای هەردوو حزب نا سەرکردایەتی باڵای ئەم دوو حزب ینی سەرکردایەتی هاوبەش بۆ یەکێتی و گۆڕان دروستکرا کەواتە دوا پرۆژەی کاک نۆشیروان و دوا پرۆژەی مامجلال پرۆژەی نزیکبوونەوەی گۆڕان و ئەوانە بوون کاک نۆشیروان بە دقیقی قسەیەکی زۆر جوانی کردوتی عیبرەت لە جێبەجێکردنەکەی چونکە ئەیبینی ئەیزانی
بە دەرەجەیەک ناویکێتیە ناڵێم ناو گۆڕانیشە هەموو شامی شەری بە بەڵام بە دەرەجەیەک ناویکێتیە عقبە و عراقیل زۆر بوو لە جێبەجێکردنی و ڕێکوتن هەندێکیش پیان وا بە ئەوە موامەرەیە ئەمە کاگنۆشوان ئێوە جارێکی تر نییە گەمارویەکێتی بدایە جارێکی تر یەکێتی بخاتە باوەشی خۆی وانەکە کاگنۆشوان پێشتر بیوسە ئەیتوانی ئەوە بکات بەڵام ڕێکوتنیکی گرنگ بوو دوا پرۆژێ ئەوانە بوو بەڕاستیش جۆرێک لە هاوسەنگیە گەڕایەوە ئێستا ئەکرێ سەرکردایەتی هەردوو لە بیر لەوە بکەنەوە من پێم وانە تەنها گۆڕان و یەکێتی ئێستاتوان هێز ینی تەوازنی هێز بگەڕێنەوە بۆ بیر لەوە ناکەنەوە کە ئێستا کۆمەڵ کۆنگرەیەکی باشیان کردووە کۆمەڵی کەسایەتی و توانای باش لە کۆمەڵی ئەوە هەیە کۆمەڵی تازە بتوانین سوود لەوە بگەن ناوەکەیان گۆڕیوە قیادەکەی گۆڕانکاری بەسرا هاتووە تەوەجوهەکانیان و مەجالێکی زۆر گەورە هەیە کە ئێستا ئاستی بەرەکە بەرەیەکی بەهێز دروست بکرێت جاکی دروستیەکە ڕاستەکەی من زۆر کێشەیەکی ئەوم نییە بەڵام زۆر لام گرنگە ئەو حزبانە و هێزانی کە نزیکن لە یەکەوە و ئەبێ فاصلەیەش وەرگرن یعنی هێزێک تحالفێ بکات و جەبهەیە دروستکە بۆ نمونە لەسەر ئەو ڕێکەوتنەی 25 خاڵەکە ئەو ڕێکەوتنی 25 خاڵی بینی گۆڕان و یەکێتی فاصلەگرتنە لە گەندەڵی فاصلەگرتنە لە فەساد فاصلەگرتنە لە بێنیظامی لە بێسیستەمی لە بێعەدالەتی فاصلەگرتنە لەوە سنووردانانە توانی ئۆپۆزیسیۆنێکی ئەتوانی بەهێزترین ئۆپۆزیسیۆن بنەوە ئەگەر پێکەوەش بڕێشتا ناو دەسڵاتەوە لەگەڵێکی شابوویان کە گۆڕان کاتی خۆی زۆر هەوڵیشیدا لە دوای 2013 زۆر هەوڵی جدیدا بۆ ئەوەی ئەو کرێت بەڵێ لە دەسڵاتی شەوایان توانین دەسڵاتێکی بەهێزن بۆ نمونە ئەنجومەنی وەزیران قوڵیتی ئەوەندە گەورە بۆیان بیان تا ستۆپ بیان تا ئەمە مەکە ئەوە نابێت و ئێمە قبول ناکەین بایکۆتیان بکردایە لە پەرلەمانە بە هەمان شێوە تعتیلی جەلساتی پەرلەمانیان کردایەوە خۆی لە عێراق و لە شوێنی ترا ئەکرێت نەیان کرد جا من قسەکەم لەسەر ئەو کە ویسم تەواوی کەم ئەو بەرەی ئێستا ئەتوانرێت فراوان بکرێت ئێستا تۆ ئەوەی کێتیت هەیە ئەگەر ئەو ئیرادەیە هەبێت یەکێتی من بەگومانم بەڕاستەکەی بەگومانم بەڵام ئەگەر ئەو ئیرادەیە هەبێت بۆ فاصلە وەرگرتن لە گەندەڵی و لە نائەدالەتی و لە شێوازی بڕێوەبردننی فاشلی ئێستا فاشلە ئەوەی کە ئێستا ئیدارەی هەرێمی کوردستانی پێدرێ فاشلە فاصلە وەربگرێت هێزی گەورە هەیە نەوەی نوێت هەیە کۆمەڵی ئیسلامیت هەیە یەکگرتووت هەیە هێزە ناڕازیەکانی کۆمەلگای کوردستان هەیە کۆمەلگای مەدەنیت هەیە ڕۆژنامەنووسان هەیە خۆ عەمودی فەقەری بزوتنەوەی گۆڕان کە لە 2007 بۆ 8 دروست بوو لە ڕاستیدا بەشێکی کۆمەلگای مەدەنی بوو ڕۆژنامەنووسان و خەڵکی ئازادی خواز بوون ئەوانە بوون کە ئەوە نیە تەنها عاشقی کەسێک و بەرنامەیەک عاشقی گۆڕانکاریەک بوون لە کۆمەلگای کوردستانە ئێستاش ئەکرێ بیر لە بەرەیەکی بەهێز بکرێتەوە من لەوەی شۆ ئەمەیە بگەمە خاڵێکی زۆر گرنگ کاکزانە ئەویش ئەوەیە لە ئێستای کوردستان ئەگەر بیر لە ئەستقطابی گەورە نەکەیتەوە بیر لە ئەستقطابی نەگەورە نەکەیتەوە پێت وابێت دیموکراسیت تەنها وردکردنەوەی حزبەکانە ئەمە کارەساتێکی گەورەی و کێشەیەکی گەورەیە لە سیامە من دوو نمونە بۆ یەنمەوە ئەن لەم ناوچەی سلێمانیە ئەگەر تەفسیری ئێمە بۆ دیموکراسی تەنها لەوەیە کە دیکتاتۆریێت ئەوەیە کە تەنها حزبێک هەبێت لە منتیقەیە و دیموکراسیت ئەوەیە کە مەجموعەیە ئەحزاب هەبێت لە ڕاستیدا ئەمە کەمبینینی مۆزوعەکەیە حتمما مەترسی ئەوەی کە حزبێک بەتەنیا حاکم بێت مەترسیەکی زۆر گەورەیە بەڵام من پێشترش باسم کرد کە بێ حزبێ لە دەسڵاتە بووە بێ حزبی ئۆپۆزیسیۆن نابێت لە سلێمانیش ئەگەر حزبێ لە دەسڵاتە بێت باشتر وایە حزبێکی تر یا چەند حزبێکی تر لە ئۆپۆزیسیۆن نابێت بەڵام ئەم وردکردنەوەی قووە هێزەکانی سلێمانی چەند زەرری لە منتیقەداوە تۆ دێ هەر ئینشقاقی بێ لە منتیقی سلێمانی دروستە بێت حزبی تازە دێ دروستە بێ لێرە دەبێت گروپی ناڕازی دروستە بێ لێرە بێت سبێنێ بوونە منە چنین انتخاباتی عێراقەوە بەم سیستەمە بەم یاسا خراپە و بەم کۆمیسیۆنە خراپە و بەم تشکیلە و تەرکیبەی ئێستاکە کە بینیمانە ئەمانە تۆ ڕۆیت مجموعەیە کەسی باش هەیە خەڵکی زۆر بە تاقەیەکی زۆر باش هەیە سربەخۆن سەر بە حزبێک نین بەشێکیان ناڕازیەکانی ئەم حزب ئەو حزبن ئەمانە ئەڕۆن هەرێکە کاندیدێکی باش نەکەن ئێ کەسی دەرناچێت دواتر هێزی تەزویر و هێزی نازامچی و هێزە منەظەمەکەی تر و کە هێزی چەکداری هەیە و چی هەیە و پارەی ئەوانەی هەیە ئەوە توانێت معادلەکە بگۆڕێت ئەمە جارێکی تر تەفتیتکردنە ورد و خاشکردنی هێزە هینەکانە من نمونەیەکی تر ئیجازەم بدەن ئێمە دوو حزبمانەیە من باسی حزبەکانی تر نەکەم با دوو حزبمانەیە لە کوردستانە کە حزبی شوعی و حزبی زەحمەت کێشانە ئەم دوو حزبە لەوانەیە هەرێکێکیان بگرە بەشی دوو کابینە کەسی زۆر باش مؤهلی باشی تیابێ خوێنەوارن دڵسۆزن خەمخۆرن ساڵانێکە ئەکادیمین بۆ نمونە پرۆفیشناڵن لە هەموو مۆزیعەکانە بەڵام لە بەرەوەی حزبێکی بچووکن و لە حاشیەی منزومەی ئەحزابەکانن زەحمەتکێشێ نابێت بێتە وەزیر و لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانە فراکسیۆن و کوانێ بێت حزبی شوعی بە هەمان شێوە یا حزورێکی لاوازی یا بواری پێ نادرێت ئەم تاقە گەورەیە کە لە زەحمەتکێشان و حزبی شوعیە هەیە ئەمە ئەگەر لە هێزێکی گەورەترا بێت من نییە زەحمەتکێشان و شوعی بتوێنەوە ناو حزبێکی گەورە نه من باسم لە بەرەکەیە چونکە من زۆرتر
قەناعەتەکەم ئەکری هەر حەزب بۆ خۆی هەنێ جیاوازی خۆی هەیە هەندێک تێگەیشتنی خۆی مەفاهیمی خۆی هەیە باگراوندی خۆی بمێنێتەوە بەڵام لە نێو بەرەیەکی بەرفراوانە بێ ترس لە دروستکردنی بەرە ئەم ترسە کاگنوشوان شکاندی کاگنوشوان یەکێکە لە ڕەخنەگرە گەورەکانی ئەم هەرێمە ڕەخنەی لە هەموو ئەوکوتی درۆ دراوتان بەدەستەوە ماوە ڕەخنەی لە ئەمە ئەوگرت دواتر ئازایانە هات تحالفێکی کرد لەگەڵ یەکێتیا و ڕێکەوتنێکی گەورە و گرنگی کردو لە یادی یەکێتیشە لەگەڵیان دەستی بەرز کردەوە ئەمە دەرسێک بوو بۆ گۆڕانخوازەکان کە تێبگەن لەوەی کە مەفاهیمی سیاسی واردە و کاگنۆشوان تێگەیشت لەوەی کە کاکە من پێشتر 25 کورسیمە بوو دوای بوو بە 24 کورسی دواتر چی لێ دێت فەرەزان یابێتە سی یابێتە دوانزە یابێتە دە یا ئەوانە یانە زیادەکە یا کەمەکە ئەی من چی ئەتوانم بگۆڕم تاقل بەڵام ئەگەر لە نێو منزومەیەکی فراوانتر و گەورەترا بێت جا بەناوی منبەری جیاوازەوە بەناوی فدراسیۆنی جیاواز بەڕێزت کامی شەوردکار ئاگات لەو بابەتە بووە پەیوەندی نیە بە گۆڕانەوە پەیوەندی بۆ مێژوێکەوە هەیە کە لەو مۆزوعانە نامە بەس ترسان نیە لەبەرەوەی ناتەوێت دڵی برادەرەکانت هاوڕێکانت گرت بگرێت لە پرسێکە لە بۆ چوونێکە نیەتەکە لە لای گۆڕان جدی بوو بۆ ئەوی لەگەڵ یەکێت یا بەرەیەک دروستکەن ئەم نیەتە چێتێکیدا ناوخۆیی بوو یاخود دەستێک بوو یان فشارێک بوو ئەو نیەتە لای کاگنۆشوان کە خۆی مهندسی ئەو ڕێکەوت نەبوو نیەتێکی زۆر جدی بوو وەلای کەس کۆمەڵێک کەسایەتی گرنگ کە هەنێ جمگەی گرنگی گۆڕانیان بەدەستەوە یا کەسی نزیک بوون لە کاگنۆشیروانەوە زۆر جدی بوو و خەڵکانێک بەتەن مەقالیان لەسەر ئەو ڕێکەوتنە نووسی و لیژان تشکیل کرا و بە حەماسێکی زۆرەوە خەڵک لە لەژنە ئابوووریەکان لە لەژنە ئەلامیەکان لە لەژنە ئیداریەکان هەموو بەشدار بوون و ڕاستپاردەی گرنگ و پرۆتۆکۆلی زۆر گرنگیش ئامادەکرا من خۆم ئێستاکە و 10 ساڵی تریش ئەڵێم خەڵگەلێک هێزێک لە ناو یەکێتی نیشتیمانی ڕێگر بوو لەوە یعنی من هۆکاری سەرەکی گۆڕان نابینم یەکێتی بینم لەوەی کە ئەو ڕێکەوتنە بۆ کاگنۆشیروانیش هەر لەوێ لەو ڕێکەوت لە کاتی ئیمزاکردنەکە کە ئەو پەیامەیدا وتی عیبرەت لە جێبەجێکردنەکەیە تێگەیشت و دواتریش بینیمان من خۆم چەند مەقالەیەکی زۆر پڕ لە حەماسم نووسی لەبیر من نووسیم ئەمە ینی تقریبا جۆرێک لە فدراسیۆنی دوو حزبی گرنگی و گەورە کە نزیکە بنەوە لە یەک و مەفاهیمەکانیان ئەوەندە بۆ ئیدارەدانی کۆمەلگا تۆ ئەکرێتەوە خۆت فەلسەفەیەکی جیاوازی ئیدارەدانی حزبەکەت هەبێت تێگەیشتنە بێت یا ستایلێکی جیاوازی حزبایەتی هەبێت ستایلی منە ئیداری تەنزیمی گۆڕان لەگەڵ یەکێتیە زۆر جیاوازە زۆری جیاوازە ئەوەی گۆڕان نەوەیەکە و یەکێتی نەوەیەکە ئەکرێت بەڵام لە پرسە گشتەکانە کە پێوەستە بە کۆمەلگاوە بە هاوڵاتی چه علاقەیە گۆڕان چۆن ئیدارە ئەکرێت جباتەکەی چییە چی نییە خانەکەی سڵاحەتی چییە نییە کێ ڕێخەرە یا یەکێتی لەقەکەی مەڵبەندەکەی چیە و چی نیە و مەکتەب سیاسەکەی سڵاحەتەکەی ئەڵێ چەند ڕنگدانەوەی بێ لەسەر ژیانی من چەند ڕنگدانەوەی بێ لەسەر کۆمەلگا لەسەر چاکسازی لەسەر بنیاتنانی کۆمەلگا لەسەر بەهدەرنەدنی إلى آخره ئەمە لای خەڵکە گرنگە کاگنۆشوان ئەو مەترسیانەیە زانی لای گۆڕان لەم پەرێکە لە بەردەم ئێمە کە بە حەماسەوە ئەو شتانەمان نووسی من خۆم ڕۆژێک لای بووم وتی یاسەکەم زۆر متحمسی بۆ ڕێکەوتن زۆر من کە تۆ بینم لە دوای ئەم هەموو تەجروبەیە بە حەماسێکەوە ئێستا ڕۆیتە ناوینەکەوە وتی دڵنیابە لەوەی کە ڕێگریەکی زۆر گەورە ئەکرێت و ئەم ڕێکەوتنە لە ئەگەریکی گەورەی جێبەجێ نەکردندایە یعنی ئەمە پێشبینی کاگنۆشوان بوو لەبەرەوەی ئەو هێزەکانی ناسی و عناسرەکانیشی ناسی ناویکردی ئێستاش وە لە دوا ڕۆژ من پێم وایە بە دەرەجەی 1 بە دەرەجەی 2 و ئەگەر زۆر جورئەتی بکەم بڵێم بە دەرەجەی 3 لە دیویەکێتیەوە ئەو لای گۆڕان هیچ لەم پەرێک نەبوو مسلمونیە کە بڵێن لای گۆڕان ڕقەسوار و پێنج دەی بە گۆڕان یعنی ئەگەر بیدەم کە من خۆم بە مەلۆسیاسم پێ نەکردووە زای لە گۆڕانە لە یەکێتیە بەداخۆ مامجلال نەمابوو بۆ باسم کرد مامجلال و کاگنۆشیروان لە کۆبوونەوەی دەباشانەوە لە دواتریش لە کۆبوونەوەی ماڵی کاگنۆشیروانە کە کاک ملازم عمەر تەمەن درێژ بێ ئینشاءڵڵا کاک دکتۆر بەرهەمی تیا بوو لەو کۆبوونەوە دواتر هەردووگیان کۆبوونەوەیەکی تایبەتیان کرد لەسەر خاڵە ئەساسیەکان پونتە ئەساسیەکان ڕێککەوتن و کاگنۆشوان زۆر دڵخۆش بوو ئەم قسەیەشی لای زۆر هاوڕێکان کردووە لەوانەیە زۆر هاوڕێژ باسی کردوێت زۆر دڵخۆش بوو بۆ دانیشتنی لەگەڵ مامجلال و جدیەتێکی گەورەی لە مامجلالە بینی لەوەی کە وەزعی کوردستان ئیتر نابێ ئابە و شوێ تەسلیم بە پارتی بکرێت و ئەبێ گۆڕانکاریە بکرێت و ئەبێ لەگەڵ پارتیشە ئێمە کە ڕێککەوتنەکەین کە حکوومەتەکەین کە پێکەوەین ئەوانە ئەبێ سنوورەکان دیاری بکەین مەهامی تۆ چییە من حزبی دووەم نیم من برا بچووکی تۆ نیم من لەگەڵ تۆ ئەمە ئیداری ئەم وڵاتە بدەم من لە فەلکی توان ناخولێمەوە من لە فەلکی خۆم ئاخولێمەوە ئەمە بۆ دژاتی پارتی و کاتە بەژاتی تێگەیشت بۆ دژاتی بوو یاخۆ دژاتی نەبوو نەخێر بەیچی بۆ دژاتینەوە بەڵکو بۆ گەڕانەوەی هەنی من هەر ئەو مەفهومەیە ئەو مەفهومی کە باسم کرد
دروستکردنی قوتبێکی گرنگ و گەورە لە کوردستاندا جارێکی تر وەکەوەی کە لە نەوەتەکانە هەبوو بۆ ئەوەی هەر کاتێک گرنگ بێ بڵێ بۆستە نەک لە ژێر لێوە نوزە بکەیت ینی تۆ بۆ نمونە لە پۆستەکانە بەشداربی بەڵام برا بچووک بیت وەکەوەی کە ئێستاکە هەیە ینی تۆ دایمە تابع بیت تۆ دایمە هەناسە بڕکێت بە دوای هێزی یەکەمەوە کە خۆی بە هێزی یەکەم بزانێ و بە براگەوە ئێستا وایە بۆ هەردوو هێزەکە ئەوە نیە هەموو جمگەکان بەدەستی ئەوانەوەی چۆن ینی تۆ پێت وایە یەکێتی و پارتی ئێستا هەردوویان وەکو یەک پێت وایە شەریکن یان بەشدارن مەسەڵەن چێتی و گۆڕان وڵی تاوای بەردەوام وای لاتوە کە پارتی ئێستا حاکمی مطلقی کوردستانەوە هێزەکانی تریش بە دەوری ئەینەکەنە هەر ئەوەی تایە کە معادلەی شەڕی ناوخۆ وەزعەکە کاتی خۆی وای دروست کرد کە یەکێتی لە منتیقەیە یەکێتی بە گۆڕان و بە هەموویەوە لە منتیقی بە هێز و بە قووەت و ئەوانە بۆیان وإلا ینی ئەو تەوازنی هێزە لە بینی یەکێتی و لایەنەکانی تر و پارتیان نییە باشە کاتنام باچینە سەر پرسێکی تری گرنگ کە سعودیا لەگەڵ ئەمریکایە هاوپەیمان بوو لە سەردەمی دۆناڵد ترەمپە تەنانەت عەقدێکی چەکیان هەبوو بای 1 ملیار دلار دوایی مەسەلەن کۆنتاکتێکی گەورەیان هەبوو لەگەڵ یەکترا ئێستا لەگەڵ هاتنی ئیدارەی بایدنە لەسەر ئەوەی کە ئەو چەکانە بۆ سەرکوتکردنی حوسیەکان بەکار هاتووە و مۆزوعی خاشقچی دیسان هێناوەتەوە پێشەوە لە ئیدارەی بایدنە ئێستا مەسەلەن ئەمریکا بە ئاشکرا مەسەلەن لێدوانی تون دەدا بەرامبەر بە سعودیا لە هەرێمی کوردستانیش ئازادی ڕادەربڕین هەیە بەرتەسک بوونەوەی ئازادی ڕادەربڕین هەیە وەک گلەیەکی زۆر لەسەر ئەم پرسەوە ئەمریکا لەسەر ئاسی نوێنەرایەتەکەی بیان لەسەر ئاسی سەفارەت بێ نیگەرانی خۆی دەربڕیوە لەم بارەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر باسی ئازادی و بەرتەسک بوونەوەی ئازادی ڕادەربڕین بکەین چی گرینگە و بۆ ئەوەی ئەو هاوپەیمانەی خۆی بە تایبەتی ئیدارەی بایدن تووڕە نەکا بێت چی بکات لەسەر ئەو پرسە بە تایبەت بۆی مەسەلەن ئەزمموی ئەمریکا من بەسراحەت پێت بڵێم پێم وانە هیچ بکات پێم وانە هیچ بکات لەبەرەوەی کە ڕوئیە نەبوو تێگەیشتێکی تاوا نەبوو هەست کامیان هیچ ناکات مەبەستە هەرێمیان هەرێم منزومەی حکومڕانی لە هەرێمی کوردستانی هیچ ناکەن بێ بۆ پێم وانی هیچ دەرسیان وەرگرتووە لە ڕابردوو کورد لەکوێی مێژوخە دەرسی وەرگرتووە لە ڕابردوو دەرسی وەرگرتووە لەو هەموو محنەتوان تۆ سیرکە ڕۆژانە ئەم خەڵکە هەمووی نەسیحەتی یەکێتی پارتیەکە ڕۆژانە نصيحتیانەکەن هەموو ڕۆژنامە نووسە نصيحتەکە کۆمەلگای مەدەنیە دۆستە ناحەز چیە نازم هەمووی نصيحتەکە لە کاکوان مەکەن ئەوە بکەن ئەمە مەکەن ئەوە بکەن لە نەوەتەکان لە شەڕی ناوخۆ ئەم هەموو خەڵکە لەم پەڕیدنیا بۆ پەڕیدنیا نصيحتی کوردی کردووە چ سوودێکی بوو نصيحت چ سوودێکی بوو يعني ئەم هێزانە کە هەست نەکەن بە مەترسی تێنەگەیشتمن لەوەی کە مەترسیە پێ نەگەیشتمن لەوەی کە حکومڕانی بەم شێوە نیە و پێش وابێ خۆی لەسەر ڕێگا ڕاستەکەیە ئەم خەڵکە هەموو مشاغبە ئەم خەڵکە هەموو دەستی دەرەکیە ئەم خەڵکە هەموو حەسوودە ئەم خەڵکە هەمووی ناحەزە ئەم خەڵکە چاوی بە هەرێمەکە و بە یەکگرتووی هەرێمەکە و بە ئایندەی هەرێمەکە و بە خەباتی هەرێمەکە و نازان بە سەروەری هەرێمەکە هەڵنایە بەس ئەو جەنابی چاوی بەم هەموو شتانە هەڵدێتەوەوانە هەمووی بە دوژمن و بە ناحەز و بەوانە بزانێت تعبیەیەکی ئایدۆلۆژیەکە ئێوە کە تۆ تعبیەیەکی ئایدۆلۆژیت کرد خەڵک قسە خانەی خائین و ناحەزی نیشتیمان و ئەوانە و خۆشت ئەو کەسێک کە هەوێ نیشتیمان پەروەرەتی و نەتەوەیەتی بە خەڵکی دەیتوانە ئەمەی لێ بێتەوە کە بینیمان ئەندامی پەرلەمانێک بە چەقۆلی ئەدرێت لەبەرەوەی ئەمە تعبیەیەکی ئایدۆلۆژیە بۆ ئەندامەکانت جۆرێکە لە فتوا حزب فتوادات لە ئاسی سەرەوەی حزبە کە کاتێک تەندی دەکرێت بە ڕۆژنامەنووس و پێت وایە ڕۆژنامەنووس جاسوسە کاری ڕۆژنامەنووسی کاری جاسوسیە سیخوڕیە بۆ ئەم وڵات و ئەوانە تیشخستنە سەر کەم و کوڕیەکان و کێشەکان و ئەمانە ئەمەیە و هێزێکیش نییە جاران گۆڕان هەبوو گۆڕانێک هەبوو نەوشرا مستەفایەکە بوو پشتگیری لە هەموو ئەم خەڵکە ئازادی خوازوانە کرد ئێستا هێزێک نییە بەداخەوە کە پشتگیری لەم خەڵکە ئازادی خوازوانە بکە حتمما ئەم دەسڵاتە مولهڕە بەم عەقلێتەوە مامەڵاکاتەوە خاتە خانێ کە خسیە و خانەیە ئەمە جۆرێکە لە فتوا وەکۆی مەجلیسی فتوا بێت فتوا بدا بە ئەندامێکی داماوی خۆی ئەندامێکی فەقیری خۆی نەخێنەواری خۆی نەزانی خۆی ملهوڕی خۆی بڕوا کاری تونند و تیژی بکە بڕوا ئەم بڕۆ تەقل ئەو بک بەینی ئەوە بکات جنێو بدات وەکۆی لە فەیسبوک دەبینین مهاترات بکرێت بەرامبەر بە یەک تەخوینی یەکتر بکرێت پێت وابێ پەرلەمانتارێک لە بەغدا دوو قساکە دوو ڕخنە لە هەرێمەکە ئەگرێتتر ئەمە داماڵراوە لە نیشتیمان پەروەری و خەمی هەرێمەکەی نییە و تەنها خەمی ئەوەیەتی بووە بە عێراقچی بووە بە عەرەب بووە بە پرۆشیعە و ئەمانە یعنی ئەم تێگەیشتنەوە مەفاهیمانە حرەکەیەک منظومەیەکی حکومڕانی لە کوردستانە بەم عەقلێتەوە مامەڵە بکات کە ئەبێت زۆر مەسئولانە تر بێت لە ڕابردوو دەستی وەرنەگرتوێت چاوەڕێی ئەوەی من پێم وایە دەرفەتێکی زۆر گرنگە هاتنی بایدن چۆن ترامپ گۆڕانکاریکی زۆر گەوری لە سیاسەتی ئەمریکا کرد بایدنیش
گۆڕانکاریکی زۆر گەورە لە سیاسەتی ئەمریکاکە لەم منتیقەیە و کاتی خۆشی بینیمان جیمی کارتەریش ڕۆڵێکی گرنگی هەبووە تەسەڕوفاتی جیمی کارتەر وای کرد کە ڕژێمی ئێران بەو شێوە بەو ئاسانیە بڕوخێت و ئەنە بکرێت سەردەمی ئۆباما ئەو هەموو ڕژەمانە بەو شێوەیە یەک لە دوای یەک ڕوخان و ئەوانەکەن ینی دوو حزبن دوو منزومەی جیاوازی بیرکردنەوەوانن لەوانەیە کاریگەری بایدن لەسەر تورکیا هەبێت لەسەر سووریا هەبێت لەسەر عێراق هەبێت لەسەر ینی ئەگەر کورد دەرسی وەرگرت بێت کە من پێم وایە دەرس وەرناگرێت ئەگەر حکومڕانانی کوردستان مراجعی خۆیان بکەن و پیان وایە سیاستەکانن هەڵەیەکە پێم وانێ قەت ئەو مراجعی بکەن و قەتیش کەسێک هەبێت نصیحەتیان کە بڵێن کاکە ئێوە هەڵنوانە هەمیشە خۆیان بە سەح کاتنان لە مەسلەی دەرفەتێکی زۆر زێڕینە دیفاعکردن لە ڕۆژنامە نووسان و ئازادی ڕادەربوونایەتی و پارتی یەک بۆ چوونن یان جیاوازێکیان هەیە لە تای تەراز جیاوازەکە من نەتیجەکە لە مهمە ینی وەکو تەسریح خۆمانە شتێکی ترە وەڵام جیاوازەکە هەمیشە لە منتیقەیە ئێمە لە هەشتا لە نەوەتەکانەوە لە منتیقی فەزایەکی ڕۆشنبیری گەورەتر و کاریگەر هەبووە لەوانەیە ئەمە مەکرومەی یەکێتی یا هێزێکی تر نەبێت بە خەڵکی دابێتوانە بەشێک لەوانەیە بەشێک لە تەقلیدە کەلتوریەکە کە لە منتیقەیە لە بیسەکانەوە لە ئەم منتیقی تەقلیدێکی کەلتوری خۆی جۆرێک لە فەزایەکی کراوەتر وانەیە هەیە و یەکەم ڕۆژنامەی ئەهلی لە منتیقەیە دروستە بێت کۆمەلگای مەدەنیەکی بەهێز و ئەوە هەیە یەکەم هێزی ئۆپۆزیسیۆن لە منتیقەیە دروستە بێت ئەوانە و من دڵخۆشم ئەگەر یەکێتی هێزێک بێت کە لە پای بچێتە پاڵی ئازادی بچێتە پاڵی دامی و شەرمیش ناکەم لەوەی کە 100 جار دەستخۆشی لە یەکێتی بکەم ئەگەر ئاوا بکات لە پارتی بکەم ئەگەر بەو شێوەیە بکە بەڵام لە ڕاستیدا ینی ئاستی هەڵوێستەکان کاکزانە ئەمەندە شەرمنانەیە ناچێت بەر تۆ لێگەڕێ لە منتیقەیەک خۆپیشاندان کرا چەند خەڵک کوژرا چەند خەڵک شەهید کرا لە منتیقەیە چەند گەنجی نازاری بێگونا یعنی لەسەر ئەوەی کە ئەوەی کراوە کە بە ئاسانتر بەبێ کوشتن بەبێ تەقەکردن ئەتوانرا چارەسەری ئەو مۆزوعانە و ئەو ناڕەزایەتیانە بکرێتەوە لەو ناڕەزایەتیانە تێ بکەن خۆ لە منتیقەیشە لە خەڵک درراوە لە منتیقەیشە ئازادی پێشێل کراوە زۆر باشە کاتنان ئەگەر بەو شێوەیە بێ هەموو کەس ڕەخناگرێ هەموو کەس ئامۆژگاریەکە هەموو کەس سەرنجی خۆی هەیە لەسەر ئەم پرسا و ئەو نمونەی سعودیەمان لە بەرچاوە لەم حاڵەتەیە ئەبێت چی بکرێت مەسەلەن ئەگەر بکرێت مەسەلەن ئەگەر بەقسی ئەو پێشنیازەی تۆ بکرێت یان گوێ لەو پێشنیازەی بەڕێزت بگیرێت ئەبێت چی بکرێت بۆ ئەو حاڵەتە مەسەلەن بڵێن ئەمە خاشق چییە بیری هەموو خەڵک چوو بووە بیری جیهان چوو بووە جارێکتر هێنرایەوە سەر مێزە گەرموگوڕەکانی گفتوگۆ بۆ بە مۆزوعی ساخنی سعودیە و تورکیا و ئەمریکا و یعنی ئەمە بۆنی شتێکی تری لێ دێت ینی لەم حاڵەتەیە کە کارەکە بەم زۆرە بێ ئەی بۆ هەرێمی کوردستان لە بیاننامەکەی سەفارەتی ئەمریکا بە ئاشکرا ئەڵێ پێویستە ڕۆژنامە نووسان سەر بەخۆ بن و پێویستە دادگا سەروەر بێ لەو پرسە پامێکی گرنگ پامێکی زۆر گرنگ مؤشرێکی زۆر گەورەشە بۆەوەی کە ئەم دەسڵاتە لە کوردستان تێبگالەوەی کە حەسانەی نییە ئەگەر حەسانەیەکی بێ میلەتەکەی خۆیەتی ئەگەر ئەوەی کە حەسانەی پێدا میلەتەکەی خۆیەتی ئەگەر میلەتەکە حەسانەتی پێنادا هیچ هێزێکی تر لە منتیقە حەسانەتی پێنادا و پێشتر سعودیەکانیش بەو مولهوڕێکردن سعودیەکان پیان وا بۆ ئەمریکا تەنها پارەکەی پولەکەی نەوتەکەی لا گرنگە و هیچ مەفاهیمێکی تر لای گرنگ نییە ئێستا بینیە کە باجی ئەو هەڵە گەورەی خۆی داوە بۆی کرد من یەک حەلە بینم کاکزانە وازحیش من پێم وایە جگە لەو حەلەیەکی حەلێکی تر نییە لەوەیە کە تەوازنی هێز لە کوردستانە بگۆڕێ ئەم عەقڵەتی تەحەزوبە و حزبی بچووک و حزب گروپ بەندێتی ئەوانە ئەبێ وەلامرێت لە کوردستاندا ئەگەر بیر لە هێزی گەورە نەکرێتەوە بیر لە تەحالفاتی گەورە نەکرێتەوە بیر لە منزومەیەکی گەورەتری بڕیاردان لە کوردستانە نەکرێتەوە جا لە چوارچەوەی منبەری جیاوازە بێت هەیئاتی جیاوازە بێ ئەحزابی جیاواز بەڵام لە نێو یەک پلان و یەک بەرنامە و وردە بتوێنەوە لە نێو مەجموعەیە مەفاهیمی وەکوی 25 خاڵەکەی گۆڕانوویەکی تێکرێ بنەمایەکی زۆر باشێ بۆ هەموو تەحالفە لە ئایندەدا بیر لەوە نەکرێتەوە ئەوە کۆمەڵەتەر ئەو کۆمەڵەیە بێت شتێک دەنگێ زیاترێنێ کەمترێنێت نەوەی نوێت هەر ئەو شێوەیە بێت گۆڕان دوای بێت یەکێتی دوای بێت ئەومە تاکەی تۆ بەم ئیشە ئەڕۆیت و هەموو ڕۆژێک بەرەی ناڕازی و بەرەی ڕەخنەگر لە خۆت زیاد دەکەیت و ئاناکەی و چ ئاسوەیەک شێ بۆ ئیدارەدانی ئەم کۆمەلگایە هەمووشی ڕەخنەگرێت تۆ هەرکیان ببینە ڕەخنەگرن گلەیەکەن ئەڵێن خراپە وەزعەکە تا دێ بەرەو خراپیەوە ناڕۆ لە هەولێرەوە لە سلێمانیە و لە هەموو شوێنەکان ئەو ڕەخنانەیە من پێم وایە دەبێت بەجددی بیر لەمە بکەینەوە و ڕۆشنبیرانی سیاسی ئێمە ئەوانەی کە لە بواری سیاسی و ئەوانە کارەکەن دەبێت بیر لەوە بکەنەوە بەجددی دوور لە مجموعەیە عقلێتی تەحەزبی و مەوزوعی یەکتر سڕینەوە و بەهام تامیشکردنی ناکرێت ئەومان هەمووی بینی گۆڕان لە مەرحەلەیەکە هەموو هەوڵێکیدا بۆ ئیزاحەی نەک وەکو جەسەدی بەڵام ئیزاحەی عقلێتی ئەم دوو حزب بکات لە کوردستانە
یەکێتی پارتی لە شەڕی ناوخۆ هەموو هەوڵێکیاندا و هەموو شتێکیان بەکارهێنا کە لە بەردەستیان بوو ناکرێت ئەوە وازی لێ لە کۆمەلگای دیموکراسی شاو لە کۆمەلگای کرانەوە و کە باس لە تعدودێتە کرێ باس لە یەکتر قبولکردنەوە ناکرێت دەبێت یەکتر قبولکە پارتیەک یەکێتی قبولکە یەکێتیەک پارتی قبولکە لایەنەکە ئیسلامیەک کۆمۆنیستی قبولکە کۆمۆنیستێکی ئیسلامی قبولکە تۆ کەواسی کۆمەلگای دیموکراتی و کراوەوانەکەی بە یەکتری قبولکەین بۆیە لە ئێستادا من پێم وایە هیچ ڕێگایك ینی بۆ خۆم هیچ ڕێگایك بەشکنابم لەوەی کە ینی هەموو حزبێک ئێستا ئەڵێ بما لديهم فرحون باشە با بڕۆن هەرێکە شانسی خۆی تاقیکە پێشتریش تاقییان کردەوە دوایەوە چی معادلێکیان گۆڕی چەند کەسێک ئەنێری بۆم پەرلەمان بۆ ئەوانە چەند ئەتوانی تەسیر لەسەر ئەحداسەکان بکەیت چەند ئەتوانی تەسیر لەسەر بڕیار بکەیت بڕیار لە پەرلەمانە بڕیار لە ئەنجومەنی وەزیرانەوە بتوانانی دژایەتی گەندەڵیوانە بکەیت تاکو حزبەکان بەو شێوەیە بێن گەندەڵی لە کوردستانە حەسانەیە بێت بەڵام کە ئۆپۆزیسیۆنێکی فعلی هەبوو هێزێکی گەورە و گرنگ هەبوو کە خۆی بە تەواوەتی فاسلەیەک وەرگێ لە گەندەڵی و بڵێ من لەبەرەی ئەم بەرەکەیترم و خەڵکم لەگەڵایە من پێم وایەتر ئەو کاتە گەندەڵی حەسانی نامێنێت لە کوردستانە و ئەتوانرێت بە ئاسانی دژایەتی بکرێت ئێستا هیچ مەقولەیەک لە کوردستان نییە بەقەت مەقولەی دژایەتیکردنی گەندەڵی و هیچ شتێکیش بەقەت گەندەڵی لە کوردستانە ئێستا مەقەونن و ئەمانە نیشانەی چیە نیشانەی ئەوەیە کە لە کوردستانە سیستەمێکی حزبایەتی یا سیستەمێکی حکومڕانیەتی هێزەکە کۆنگرەی کردووە ساڵێکە دوو هاوسەرۆکی هەیە دوو کەسایەتی گرنگن ینی ئەگەر بیەوێت حەزەکەم ئەم پرسیارم بۆیە ئەەکەم مەسەلەن پێشنیازە سەرنجت مۆزە هەیەکێتی بێت مەسەلەن ئەگەر بیەوێت ئەتوانێت مەسەلەن ئەم مڕونەتە یاخود ئەم دڵفراوانی چی ناولێ ئەنەی ناو بنین بینوێنێت بۆ نمونە لە مەنتیقەی سلێمانیە ئەم دەم سەربەندی دروست بکات بەدڵێتوانێت و ئەسڵان یەکەتیم پێم وایە دو شانسێکە لە بەردەستی بێ ئەوەیە یعنی ئەگەر بێوێت ئەو ڕۆڵە بگێڕێت ئەتوانێت ئێستا بیگەڕێت ئەگەر بێوێت ڕۆڵی ئەوە بگێڕێت کە دەرگاکانی بکاتەوە بیر لە هەنگاوێکی گەورەی تەحالفات و قوتوببندیکی تازە لە لەینەکە تەنها تەحالفات بۆ هەڵبژاردن ناڵێ من بڵێ تەحالفێکی گەورە و موازینی قووە لێرە بگۆڕێت و بجارێک تر یەکەتی بەجدێتەوە بە سڵقێکی تەواوە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکەی ڕێکەوتنی ئەو دوو جوامێرە و ڕێکەوتنی 25 خاڵەکە و ئاسی ئەو کاتش هەر نیەتەکەوا بوو کە کراوە بێت دەرگاکان کراوە بێت بۆ هێزەکانی تر و لایەنەکانی تر و کاگنۆشیروانیش چاوی زۆر لەسەر حزبەکانی تر بۆ تایبەت لەسەر کۆمەڵ و لەسەر یەکگرتووەمانە ئێستا هێزی تریش هاتووە پێشەوە ئەکرێ لە ئێستادا بیر لەوە بکرێتەوە و ئیلا ئەگەر یەکەتی ئەم هەنگاوە نەنیە و بە موقعەتی خۆی و بۆ وەزعی خۆی رازی بێت و لەگەڵ پارتیشاوە برابەشی کردبێت و لە پاڵەوە نەخێ بینگەمینگێکی هەبێت و ڕخنەیەکی هەبێت و ناڕزایەتێک دەرببرێت و بڵێ ئەوە نەکەی واکەم و موقم بێت و وا بێت و هیچی نەبێت شیتە دروستە بێت چۆن یەکێتی پارتی کە مەسەلەن هێزەکانی کە من پێم خۆشە دروست بێت ڕاستەکەی من پێم خۆشە ئەگەر لەبەرەوە یەکێتی و پارتی بەتایبەت یەکێتیش تا ئێساکە ڕێک فاسلەیەکی دانناوە لەگەڵ شێوازی حکومڕانی لە کوردستانە بەبێ ئێتیامکردنی پارتی بە مشخصی وەکو حزب وەکو مەنزومە من ئێتیام یەکەتی شەکەم بەڵام یەکێتی کامەی نەکرد هێزی تر دروست بوو ئێستاش کە نەیکات ئەم هێزانەی تر لە دەرەوەی یەکێتی مەفروض وایە بیر لەوە بکەنەوە لە دەرەوەی یەکێتی و پارتی بە هەمویانەوە بە گۆڕانەوە بە کۆمەڵەوە بە یەگرتووە بە منەوەی نوێەوە بە هێزەکانی ترەوە بە ناڕازیەکانەوە ناڕازیەکانی گۆڕانەوە کە هێزێکی گەورە و گرنگن ئەوانیش بە هەموو کەسانی و بۆ نەوە تازانی کە هاتوون کە پێشتر حزبایەتیان نەکردووە لەو حزبانە نەبوون نەوەیەکی تر هاتووە خەڵکی تر هاتووە کۆمەلگایەکی مەدەنی بەهێز و بە قووەتمانی ڕۆژنامەنووسی ئازاوانەمان هەیە بە ئەمانە بە هەمویانە بەرێ دروستکەن بەرێ دروستکەن لە دەرەوەی یەکێتی و پارتی بەرەیەکی گەورە دروست بکەن بەرەیەکی ڕەخنەگر بێت بەرەیەک بێت چاوی لە دەسڵات نەبێت بەرەیەک بێ بتوانێت جاری کار لەسەر جومگە ئەساسیەکانی حکومڕانی بکات شارێکی گەورە بکات و بتوانێت فراکسیۆنێکی گەورە بە هێز دروست بکات نەک ئەم هێز دوو پەرلەمانتاری هەبێت و ئەو فراکسیۆنێکی 5 کەسی هەبێت و ئەو 6 کەسی هەبێت و ئەوانە دواتریش هەریەکە بەینی خۆی نا فراکسیۆنێکی بەهێز و بەقوە دروست بکەیت 30 کەس 40 کەس ئەندامت هەبێت و کاریگەری هەبێت ئەگەر یەکێتی ئامادەی تیابێت و نیەتی کتابێت کۆی باس کرد لە دوای کۆنگرەکە وەکۆی ئێمەش بینیمانن و مبادری باش هەیە و قسەی باشوانە ئەمە بکرێتە کردار چاوەڕێکی یەکێتی تاکەی ئەمانە ناکاتە کردار و هەنگاوی عملی بۆ ئەم مۆزوعانە با بفەرمێ ئەگەر نا وڵای من پێم وایە باشترین دەرفەتە لە ئێستادا لە دەرەوەی مەنزومەی حکومڕانی ئێستا کە یەکێتی و پارتی تەمسیلی ئەکات ئەگەر گۆڕانیش خۆی بڕیار نەدات ئەگەر گۆڕانیش بە تەواوەتی بڕیار بدا لەو بازنەی یەکێتی و پارتی بۆکەوەی ئێستاکە هەیە با ئەو هێزانەی تر لە دەرەوەی ئەم مەنزومەیە کە من هیواخوازم تەوان گۆڕان لەناو ئەم جەبهەیەی ترێ بێت هەرچەند دڵنیام لە بەم قیادەی ئێستاکەی ئەوە ناتوانێت ئەوە بکات لە توانایدا نابێتەوە بەڵام ئەگەر فشارێکە بێت لە قاعیدەکان لە جوات لە کەسە دڵسۆزەکان لەوانەیە ڕەشبین نیم یان بێ هیوان نیم لەوەی کە گۆڕانیش
بێتنا ئەو بەرەوە ئێستا لە ئێستادا واقعی ئێسای کوردستان ئەوەیە بەرەیەکی بەهێز دروست بکرێت جام بەرەیە بەیەکێتی یا بەبێ یەکێتی ئەبێ بیری لێ بکرێت و کاری لەسەر بکرێت بەڵام بە یەکێتی کاریگەرترە بێت زۆر کاریگەرترە بێت ئێستا هەوڵێکی تر هەیە لە بری هەوڵی ناوخۆی هەوڵێکی بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کۆمەڵێک لایەنی شیعی و تەنانەت سونیش هاوپەیمانێتێک دروستکە بۆ ئەو خولەی ئەنجومەنی نوێنەران کە بەرمەبنا ئەوەی کە ئەم هاوپەیمانێتی حکوومەتی لێ دروستە بێ حکوومەتی داهاتی عێراقی و یەکێتیش بە زۆرێک لە زۆرەکان ڕەنگە خەریک بێ ئەمە گرنگترە یاخود لە ناوخۆی هەرێمی کوردستان هاوپەیمانێتی هەبێ و ئەمە تا چەند بە زۆر باسی قەواری هەرێمی کوردستان و کۆمەڵێک شتەکرێ تا چەند مەترسی لەسەر دروستەکە من پێمانی مەترسی دروستکە بەڵام دوو خاڵ هەیە کە زاناگەر بە کورتەکەی بۆ مە بێ قسەی لەسەر بکەم یەکیان ئێمە بەشێکی لە عێراق ئەم هەرێمە ئێمە بەشێکە لە عێراق لە دەسوورەکەیش ئێمە بە هەرێمێک ناسراینەوەە علاقاتی سیاسیمان هەیە علاقاتی حکومڕانیمان هەیە علاقاتی ئابووریمان هەیە مەسلەی نەوتمان هەیە و دنیای کێشەیشمان هەیە لە بینەوە هەمووشمان ئەڵێن لە چوارچەوەی دەسوورەیان کرد کە پۆستێ دێتە پێشەوە دوو حزبە منافەسە و شەڕیانە بۆ ئەوەی زوو پۆستەکان پڕبکرێتەوەوانەوە کە جارێکی تری ژێ باسی سەروەری هەرێمەکە و قەوارەکە وانەکەن بۆ پۆستیش کێشەیەک و شکالەتێکیان نیە بەڵام کە دێتە سەر استحقاقاتی تری ملەتەکە خەڵکەکە هەزار و یەک بیانووی نیشتیمانی و نیشتیمان پەروەری و چی و خاکەکە و سەد ساڵی خوێن و خەبات و ئەنفال و هەڵبجە و ئەمانە ئەم قوانانە بۆ لێدەن کە خۆی بۆ پۆستەکەش کێشەیەکی نییە بۆی ئەگەر بەجددیان بێت وەکاریان بۆ کردوێت کەنیان کردووە کە لە 2005 هیچ هەنگاوێکیان بۆ هەموو ئەو کەیسە گرنگان نەناوە کردبێت قەیناکە جا ئەمە تۆ لە عێراقی زۆر گرنگت ئێمە پەیوەندیمان لەگەڵ هێزە عێراقیەکانە زۆر گرنگ و زۆر تۆکمە بێت لەگەڵ لە پەرلەمانی عێراق بتوانین موقعەتێک بە هێزمان هەبێت لە ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە تەنها پۆستێک و ئەوە نەبێت شکلی و ئەوە نەبێت ڕۆڵێکی فعلی و حەقیقیت هەبێت ئەمە زۆر گرنگە و عیبە نییە هەر حزبێک لە کوردستانە کۆمەڵیە گرت و گۆڕان پارتیەکێتی بڕۆ لەگەڵ هێزێکی عێراقیە پەیوەندی هەبێت من هەستەکەم ئەم حزبە نزیکە لە منەوە عیبە نییە نابێت ئیلا تۆش هەرێ ئەو حزب دڵ بێت من حەکیم بەدڵە تۆ سەدرت بەدڵە خۆترمە بەشێکە لە مەساڵح تێگەیشتن و ئەوانە ئەمە دیوێکێتی کە من ئەوە نەبعی بازانم نابێت تحریمیشی بکەین بەڵام بە دیوەکەی تری یعنی ئەمە هەست ناکەی شکستێکی گەورە بێ بۆ سیاسەتی ئەم دوو حزبە کە هەموو مەقولەتەکانیان باسی یەک ریزیەکەن باسی ئەوەکەن کە کورد دەبێت لە بەغدا یەک ریز بێت باسی مەسەلە سەروەری نیشخاکەکەن باسی نیشتیمانەکەن خەڵتر بەخای نەزانن پەرلەمانتارەکان کە باس لە قوتی خەڵک و ژیانی خەڵکووانەکەن لە بەغدا هەموو بەخائین و بەنۆکەری شیعە و بە پرۆشیعی و چیان نەزانن خۆیان هەڵپەیانە بۆ ئەوەی لە دەرەوەی ئیجماعێک من بەستەکەمە بۆ ئیجماع کوردیە هەبێت کاکزانە ئیجماعکیەکە ئیجماع ئەم حزب بچووکە داماوانە ئەیکەن یا ئیجماع بەیەکێتی پارتی بکات پارتی ئێستا کە خۆی سەرۆکی هەرێمە و سەرۆکی وەزیرانە و هەموو جمگا ئاساسیەکان و دۆسی نەوت هەمووی لای ئەوە ئەمانە مەفروض وایە پارتی مبادرە پارتی لە بری ئەوەی وەفد بنێرێ بۆ ئەوەی ئیجماع دروستەوەی وەتەنێری بۆ بەغدا بۆ خۆی بیر لە ڕێکەوتنەکانی خۆی بکە مەفروض وایە یەکێتی و ئیجماع دروست بکە یەکێتی وەفد دەنێرێ و خۆی خەریکی پەیوەندیەکان و ئەوانەی خۆیەتی تۆ ئەم دوو حزبە مەفروض وایە بیر لە دروستکردنەوە ئیجماعان کە قەت خەمیان نەبووە کاریان نەکردووە بە دەرەجەیەکیش پارتی قەت خەمی نەبووە پارتی و کاریشی لەسەر نەکردووە ماوەیەش نەمان بیدەوە هیچ مبادرەیەکمان زۆر دڵخۆش بوون بۆ نمونە لە سەرۆکایەتی هەرێم کە دوو هێزی تریش تایەتی و ئەوانە و وتیان ئەمە بێتە چترێکی نیشتیمانی و ئەو شتانە کرێت بینیمان ئەو دەستگایەکی ئەو کاریگەریە نییەوە تا دێت وردەوردە تەهمیشەکرێتەوە ئەو سراعاتانیش وای کردووە کە دەستگای سەرۆکایەتی هەرێم ئەو چترە نەبێت بۆ هەموو هینەکان بۆ هەموو پرسەکان یا بۆ نوێنەراتی خەڵکی ئەینکە ئەسا حەزب هەم جارێکی ڕاکە بۆ بەغدا سەرۆکایەتی هەرێم ناڕوە ئێمە کۆبوونەوەیەکمان کرد داوامان کرد کە سەرۆکایەتی هەرێم وەفدێکی بەهێز و بەقوت بڕوا لە بەغدا وەفدێکی سیاسی و وەفدێکی وزاری بڕوان چارەسەری ئەم کێشانە بکەین تاکەی خەڵکی کوردستان باجی ئەم وەزعەت نیان یعنی من پێم وایە بەدیوێکی ترە عیبێکی گەورەی بۆ ئەم دوو حزبە و بە دەرەجەیەک عیبێکی گەورەی بۆ پارتی لە دوای هەموو قسانە و دەرخواردنی ئەم هەموو قسانە بە کۆمەلگای کوردستانە ئێستا لە بری ئەوەی بیر لەوە بکاتەوە کە جەبهەیەکی ناوخۆیی بەهێز دروست بکات کە ئەوەش دیارە بەچی ئەکرێت بە تۆکمەکردنی پایەکانی دەوڵەتدارێتیەکی مۆدێر نەکرێت نەک بە زندانیکردنی ڕۆژنامەنووس و حسار خستنە سەر و ئیتیامکردنی خەڵک بە جاسووسی و مەسایلانە لە بری ئەوە بکات ئەو پەنابە بۆ بەغدا بۆ لایەنە شیعەکان باشە کەواتە ئەگەر بەو شێوەیە بڕۆین کە عەدنان سوورەیەک لەبەر چاوی تۆ هەیە مەسەلەن هەم بۆ ئایندەی هەرێمی کوردستان و هەم بۆ ئایندەی کورد لە بەغداش
ئەی بوو نیە ینی تو دایمە سوورەکە چێ بەسەرەن ئێمە بەندۆ خەبڕۆی بە حماس و قساکەم بەسەوە نیە کەم متشائمە لە دنیای سیاست ناوێ متشائم بیت خۆ ئەمڕۆ بەیانیشی تایە دوو بیانیشمانەیە سێ بیانیشمانی و ساڵی تروانیشمان هەیە ینی ئەوێ بەردەوام بە هیوا بێت و بەردەوام کار لەسەرەوە بکرێت کە چاکی بکەیت ئەمڕۆ تابوقێکە داناوە سبەی دوو تابوقی تر و دوو بلۆکی تر دانی بۆی وردەوردە بۆ ئاراسەیە بڕۆیت من پێم وایە ئەو گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لە کوردستانداوە لە معادلەی سیاسی و حزبایەتی لە کوردستانە ڕۆڵێکی زۆر گەورەی شەبێت لەوەی کە هەیبەت جارێتتر هەیبەت بۆ کورد بگەڕێتەوە کورد هەیبەتی لە بەغدا نەماوە هەمووشیان ئاعترافەکەن ئەو وەفدانی کە ئەو ماوەی بینیمانێکەتی و پارتی بە دەرەجەیەکیش پارتی ئاعتراف بۆکەن کە ئێستا کورد لە بەغدا ئەو هەیبەتەی نەماوە کورد لە بەغداوە کۆی هەندێک برادر باسییان کردووە ینی جاران خۆی بە کوێخای بەغدا زانی و بۆ زانی ئێستا ئەو حزۆرەی نەماوە ئێستا خێری خێخەوە تا سوالەکە خێری پێڕواوین وەف دوای وەفدەنێرێت و ئەوانە هیچی دیار نییە ئەمە گەڕانەوەی هەیبەت بۆ هەرێمەکە بۆوانە بەوە بێت کە ئەم شێوازی حکومڕانی لە کوردستاندا گۆڕانکاری ڕیشەیی بەەوە هەیبەت بۆ میلەتەکە بەوەش سەروەری و قواری میلەتەکەیشە پارێزێت مەبەستم لەوە بۆ گەر بەو شێوەیە نەکرێت ئەم ئەگەر بەو ڕێکەوتن و بە خۆداچوونانەوە هیچ شتێک نەکرێت دۆخی هەرێمی کوردستان بەرەو خەڵکی ترێ بێ بیکات خەڵکی تر نابێ بترسێت لەوەی کە وڵا ئەم حزب تەخوینم بکات ئەو حزب ئەوە بکاتوانە با خەڵکانی تر بیکات ینی بۆ نمونە لە دوای وحداسانی کە ڕوویدا لە 16 ئۆکتۆبر و چیوانە بۆ نمونە گۆڕانە وایە زمانی مبادرێ بکردایە بڕۆشتای ڕاستەخۆ لەگەڵ بەغدا تەعاملی بکردایە و قسەی بکردایە و دەرگای بکردایەتەوە بۆ ئەوانە هێزەکانی تری کۆمەڵ یەکگرتووانش جەبهەیەکی بەهێزیان دروست بکردای ئێستاش ئەگەر یەکێتی دێ لەگەڵ ئەو هێزانە بڕۆن جەبهەیەکی دەرگا بکەنەوە لەگەڵ بەغدا ئەگەر نا هێزەکانی تر بڕۆن کاری لەسەر بکەن بەڵام ئەوەی پرسیارە جۆرەکەی توشەوەیە کە ئەگەر ئەمە نەکرێت و ئەم هەنگاوانە درێت واقعەکەی لێرە ئەوێ خراپە بێت لەبەرەوەی ینی وەک باسم کرد کەس لە کوردستانە تێنەگالەوەی کە حەسانەیەکی هەیە بۆ هەتایە یاری ئێستا دڵخۆش نبێت قسەی لەسەر کورد هەیە ئەڵێ یاخوا کورد دوو چەکدا لە پشتی خۆی نبینێت چای بەرچاوی خۆی نبینێت جۆرێک لە غرور و لە لوودبەرزیوانە دێت ئێستایش هیوادارم ئەو دەسڵاتدارانی کوردستان مەغرور نەبن بەو چەند هێزەی کە لەگەڵیانایە بەو چەند پێشمەرگە و چەند پۆلیس و چەند ئاسایش و ئەو پارەیە چکە پارەی لە بەردەستانایە بینیمان سیستەمی زۆر بە قووەتر و دوور و درێژتر و کۆنتر و لایەنگری ملیۆنیشان هەبوو بینیشمانچیان بەسەر هات و ئێستا لە کوێن و لە مێژوو چۆن باسییانەکە کەس ماسووم نییە بەڵام ئەگەر ئێستاش نەچۆ بچێت ئەگەر بێنە پای ئەوە لە بڕووی خەڵکی دڵسۆز لە هەموو حزبەکانایە ئەوانیش موچە خۆرن ئەوانیش مامۆسان ئەوانیش فەرمان بەرن ئەوانیش پێشمەرگەن ئەوانیش ئاسایش ئەوانیش خەمی ئەم نیشتمانیەوە دڵیان بۆ نیشتمانەیە بێت وە خێر و بێری هەر هەنگاوێکی چاکسازی بۆ هەموویەتی بۆ هەموو کادری حزبەکانە و بۆ سەرکردایەتی حزبەکانە بۆ کۆمەڵگاکە هەموویەتی نەچوە بچێت ئێستاش ئەتوانن پێکەوە بیر لەوە بکرێتەوە ئەگەر نەکرێتەوە با بەرەیەکی تر لە دەرەوەی منزومەی حکومڕانی لە کوردستان بەرەیەک دروست نەبێت لە دەرەوەی منزومەی حکومڕانی لە کوردستاندا من پێم وانییە واقعی کوردستانیش گۆڕانکاریی تێ دوا سەرنجی کاگادنان وڵای هێرە ئەوە بوو پێم وایە ئەو هەنگاوێکی گرنگەوە مەفروض وایە لە ئێستا کاری لەسەر بکرێت زۆر سپاس بۆ بەڕێز عەدنا عوسمان و سەر و ڕۆژنامە سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساق و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ